وڵا بەپێی سەرچاوە مێژوویەکان و هاتنی با بڵێن تورکمانەکانیان کە با بڵێن لە هەجەماتی کە لە ئاسیای ناوەڕاستەوە هاتوونە و منتقێ و شەڕیان لەگەڵ ڕۆمانیەکان کرد و دەور لە دوایە پەلیان ناوێشت و هەم بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و چەندین وڵاتی عەرەبی و عێراقی ئێستا و سووریا و شام و لەولاتر بەرەو ئەوروپای شەرقی و سەرەوە کە ئەوە هەموو خۆتان دەزانن سنوورێکی فراوانی ئیمپراتۆریەتی عوسمانیا بووە و شەڕی با بڵێن گەورە و سەرکەوتنی گەورەشیان لە زەمانێک و بەدەستێنا و ململانەیەکانی بەردەوامیان لەگەر ئیمپراتۆریەتی فارسی لە منتقەیە خۆ دەزانی هەر میلەتێک لە میلەتەکانی دنیا کەمە ناوچەیەکی داگیر کرد و ساڵانێک لەو ناوچەیە حکمی کرد و گەلانی ئەو ناوچەی تاواندەوە لەگەر خۆی بە شێوەیەک لە شێوەکان ئەگەر لە ڕۆژانێکیش بشکێ لە ڕۆژانش ئەو ناوچانە لەژێر دەستات دەدرێ بە دوور نازاندرێ کە خەونی بەدەستێنانەوەی ئەو ناوچانەیە هەبی ئەمە لەلایەک لە لای دووەم کە ئەمە ئەو مۆزوعش بووی ئێستا سەری هەردایە تورکیا لە بەعزەجەیەکی پەلاماری عێراقەدا پەلاماری سووریا و دەدا و باکووری سووریا و باکوور ڕۆژهەڵاتی سووریا دەدا لە هەندێجێ لە شەڕی ئەرمینیا و ئازەربایجان دەچی بەشداری دەکا تورکیا ئەندامی ناتۆیە و ئێستا جێشێکی خاوەنتەکون لەجا بەهێزیە بەڵام لە ناو خۆی تورکیا کێشەی زۆری هەیە جگە لە کێشەی کورد و هەلدەکردن و چارەسەر نەکردنی کێشەی کورد ململانەی ناو خودی تورکیاش لە ناو حەزابەکانی تورکیا هەیە بۆیە هەمیشە مەبدەیەک هەیە کە باسی دەکەن سیاسیەکان تۆ ئەگەر مشکلەیەک لە ناوە خۆت هەبوو هەوڵدەی مشکلەکەی خۆشت بگازیەوە بۆ دەرەی خۆت بۆی سنوورەکانی خۆت زیاتر بپارێزی اینجا ئەم دوو بابەتە ئەم بابەتی خەونە و ئەم بابەتە مەسەرەن تورکیا هێزی نرد و جێش و سوپای نرد چوو لیبیا وڵاتێکی عەرەبی لە قاڕەیەکی تر بینیمان کە جێشی نردوو لە لیبیا شەڕێ کرد بۆی ئەم جەماعەتەیانیان ئەم گروپیانیان ئەم حزبیان ببن بە حکومەتی لیبی ئەمە مەسەلەن شەڕەکان هەندێک تێکەڵن شەڕی پاوانخوازیە شەڕی اقتصادە شەڕی سەلماندنی بوونی وڵاتێک لەو منتقەیە وەکو زولێز هەڵکەوتەی جۆغرافی تورکیاش سنووری وڵاتی تورکیاش بەڕاستی دەتانە بێن فەریدە لە دنیا کەم هیچ دەوڵەتێکی نییە هەڵکەوتەی جۆغرافیەکەی بەم شێوەی تورکیابی لە بینی قاڕەکانی ئەوروپا و ئاسیا و ئەگەر بەحر و ئاو نەبیدت لەم لایە سەر ئەفریقا و ئەوانە و لە منتقەکەش بەڕاستی هینەکان دیار کەوتون ینی خەتەکانی ململانەی پاڵپشتەکان دەرکەوتون لە بیریشمان نەچی تورکیا چەند سەد ساڵێک ئیمپراتۆریەتی عوسمانی حکمی و منتقەی کردیە بەڵێ بەڵام خۆکات خۆی لە اتفاقاتەکان ئەم خاکانت ئەوەی ئەمەی تەوزیعکرا لەم منتقەیە وەکو خاک زۆر دەوڵەتیت کە و خەڵکیت کە میلەتێکە کیانی بۆ دروستکرا بەڵام ئەوەی کە لە حەربی عالەمی یەکەمەوە لەم منتقەیە زەرمەندترین میلەت بوو وەکو قەبارە و حەزم میلەتی کورد بوو کوردستانی ئێمە بوو کوردستان کە دابەشکرا بەسەر هەر دەوڵەتەکەدا بەشی زۆری خاچی کوردستان بەشی زۆری خەڵکی کوردستان بەر تورکیا کەوتی و کێشەکانیشانەوە چەندین ساڵە بەردەوامە ینی کێشەی خوێناوی هەیە لە وڵاتی تورکیا بۆیە هەردوو سێ خوێندنەوە دەکرێت بە دوور نازاندرێت ئەمە نەخۆشی ئەم پێمە ئەمە یەک لە سەبەبە هەر سەرچەکانی ئەوەیە کە کورد لە منتقەیە نەکرێتە دەوڵەت و نەبوویتە کیانی سەر بەخۆی خۆی هەیە لەبەرەوەی هەمیشە دوو فاکتەر هەیە بۆی میلەتێک و دەوڵەتێک و کیانێک بە بەهێزی بێتەوە فاکتەری ناوخۆیی فاکتەری دەرەچی هەردوو فاکتەر دەبی دەور ببینن هەردوو فاکتەر دەبی دەور ببینن بۆی تۆ ببی بە دەوڵەت و بە کیان و بەهێز و بەدەسەڵات لە منتقەکە بەڵام هەمیشە فاکتەرە ناوخۆییەکەش بەڕێی من کاریگەرترە باشتر ڕۆڵ دەبینی بۆی ئەو میلەتە لەسەر قاچ خۆی بۆستی و کیان دروستکە بەڵام فاکتەری ناوخۆی میلەتی کورد هەمیشە فاکتەرێکی زەعیف و بێهێز بووە هەمیشە لەو دەرگایەوە نەیارەکانی کورد نیانیەکی کورد بە ئاوات و ئامانجەکانی بکە دەرفەتێکی زێڕین بووە مشکلەکەمان ئەوەیە دەوڵەتانی زلهێز سەیری قازانج و مەسلحەتەکانی خۆیان دەکەن بۆیە کورد دەبێ فاکتەرە ناوخۆیەکانی زۆر بەهێزکە بۆی ئەم دەوڵەتە زلهێزانە مەترسی ئەویان نەبی مەسلحەتەکانیان لەگەر کورد لێ دەدرێ و ناتان مەسلحەتەکانی خۆیان کۆکۆن ئەمە جیا لەگەر مەسەلەی ژێردەستەی و جاسووسی و پیاوی ئەوانە بەڵام ئەبێ ئەو بڕاعاتانە بکەین چێش ئەبێ بیکە هێزە کوردیەکان ئەبێ بیکەن شارع مشکلەی نییە زۆر
بەڵام حیزب سیاسیەکان و ئێستاش دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان چونکە ئێستامە لە عێراق لە دەستوری عێراق سەسپێنراوین میلەتان تابعا مامەڵەمان لەگە دەکەن ئێمە ئێستا دەیان قوسڵخانە لە پایتەختی هەرێمی کوردستانی باشوور هێلا هەولێر ئەم قوسڵخانانە خۆ ئیشان چیشان متابعەیە متابعەی ئەو دەوڵەتی ئێمە دەکەن متابعەی ئەو کیانەی ئێمە دەکەن بزان میلەتی کورد خۆی تا چەند مقەوماتی مانەوە بوون بە کیان و دەوڵەتی هەیە ئەرێ ئەو دەوڵەتانە بێن لێرە اقتصادی خۆیان تێکەکەن لە گەرمان بێن مەسلحەتی خۆیان سیاسی اقتصادی تێکەکەن لە گەرمانیانە ئەمڕۆ دنیا هەموو شەڕی اقتصاد و شەڕی قازان و شەڕی مەسلحەتەکانە بۆیە ئەگەر نەزانین چاک لعبە با ئەوراقەکان بکەین بۆیە لەوانەیە ئەم جارە خوا نەخواستە ئەم دەستکەوتانی ئێرەش لە دەستدەین لەوانەیە زۆر بگەڕێنەوە بۆ خاڵی زۆر دواوە بەداخەوم وەک پێویستە ئەمە وەک باسمان کرد ڕاست ینی ئەو جارە ئەو عملیاتەی دوێنێ ڕوویدا لە کوردستان لە دوو ڕوویاوە ئەگە سەیری بکەی ئەمە تەجاوزشی گەورەیە ئەبێ هەم بەغدا هەم حکوومەتی هەرێمی کوردستان هەم دنیاش ئیش لەسەر بکرێت چونکە زۆر هاتە عمق من لەگەڵ ئەوەم هێزە کوردەکانی معارەزەی دەوڵەتانی تر بە تایبەتی مەسەلەن با بڵێن لەگەڵین پەکەکە و چەشی کورد لە تورکیا ئەبێ مڕاعاتی و تەجربەی ئێرە بکەن بەڵام هەردێم و سەر فاکتەری ناوخۆی ئەگەر فاکتەری ناوخۆی خۆمان بەهێزبی ئەم معلوم ئەم زانیاری گوردانە چۆن دەگاتە فڕۆکە و فڕۆکەوانی تورکیا لەم قوڵاییە بەم دقت و وردی ئەم قەسفە بکە باسی دومیشمان باسی کەمپی ئاوارەکانی مەخمورە لە هەموو دنیا خەڵکی ئاوارە ڕێزی گیراوە ئەوانم خەڵکی مەدەنین سیڤینی لێندری یعنی بە دەدرێ یاڵا ژیانی ڕۆژانەی خۆیان بەڕێبن هەرجارێکی فڕۆکەکانی تورکیا لە تورکیا ڕادێ داخل دەبی لێندرێ پێویستە حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمی کوردستان و باڕاستی مافی مرۆڤ و دەوڵەتانی دنیاش بێنش بێتە سەرخە لەسەرەوەی چونکە هیچ جێگایەکی دنیا نی ئاوارەیە گەگەر لەسەر حدود نەبێت چەکدار نەبن لەوێەوە ئەمەلیاتی ئاسکەری بەرامبەر بەو دەوڵەتە نەکرێ مەجال بدرێت خەڵکی سیڤیل بۆم شێوەیە تۆباران و قەسف و فڕۆکە و شتالی بدە بۆیە بەڵام یعنی ئەمە دەبێت بێدەنجی لێ نەکرێ بەڵام دیسان فاکتەر ناوخۆیەکان زۆر گرنگن بۆیە ئەمە فاکتەری ناوخۆی خۆمان چەند بەهێزین بۆی میلەتەکەمان یەکگرتو تەباو یەک ڕیز بین یەکتر بپارێزین و مراعاتی یەکتریش بکەین بەڕاستی پێم وایە بێش ناتوانێت بەو جۆرە زەربە بدا و ناتوانێت بۆ شێوەیە کاریگەربیوە بۆ ئاسانش ئەمەلاتەکانی بکە بەتەکیید ئەم ڕووداوانەی لە چەند ڕۆژە ڕابردوو ڕوویاندا لەم سنووری ئەمە ئارامی منتیقە دەشێوێنی و لەوانەیەوە مەبەستی شێنی مەبەستە ئەوانەی کە دانوێ ئارامی ئەو سنوورە بشێوێن وەڵام ناتامرم یەک کەس و دوو کەس و یەکلایەن و دوولایەن بەڵام خۆ دیارە ینی نارەکانی میلەتی کورد نەزانەکانی میلەتی کوردیش نارەکانی میلەتی کورد و نەزانەکانی میلەتی کورد و جاسوس و ئەوانەی کە جاسوسی بۆ دەوڵەتانیش دەکەن ئەوان هەمیان ڕێک متتەفقین لەسەرەوەی کە ئێمە ئارام نەبین بۆ ئەوی چەند ئەتون نائارام بی معناها دامدەستگەکانت شلۆقە بن کە دامدەستگەکان شلۆق بن نارەکان قازان دەکەن لەم گەڕانەوە بۆ سەربێزی گفتوگۆ چارەسەری کێشەکان تەبایی یەکریزی نەهێشتنی ئەم خراپیانەی کە دەبنە هۆکاری لە دەستدانی ئەم تەجروبەیە مراعاتکردنی یەکتر و مراعاتکردنی ئەم دەستکاتانی ئێرش بۆی بە شێوەیەک لە شێوەکان ببن پاڵ پشت بۆ کێشەی میلەتەکەمە لە پارچەکان کرد ئەم پێم وایە ئەگەر تەجروبەکانی ساڵانی ڕابردوو و ڕووداوەکانی ساڵانی ڕابردوو ئەومان پێدەرێ ئەگەر ئەو هێزانە نایانویستی بمێنێنەوە پەنایان نابێت بۆ بەر بەگانە